سڵاوتان لێ بەڕێزان لەگەڵەوەی پیلانە نێودەوڵەتیەکان دژی دەستکەوت و پێگەی کوردە لە ناوچەکەدا. کورد ئەتوانێت لەم دۆخەی ئێسادا استراتیژێکی نەتەوەی هاوبەش پێک بهێنێ بربەز لە بەردەم پێکهێنانی استراتیژێکی نەتەوەی هاوبەش هەیە. کورد چۆن نەتوانێت لە ئەگەری لە دەستدانی بەشێک لە دەستکەوتەکانیدا کار بکات بۆ ئەوەی استراتیژێکی هەبێ. لە پانۆرامادا گفتوگوی لەبارەوەکەین بە ئامادەبوونی سێ میوانی بەڕێز کە بەشدارن لە پانۆرامادا. بەڕێز عەلی شەمزین ئەندامی مەکتەبی سیاسی پارتی پێشکەوتنخوازی کورد لە سووریا بەخێربێی، سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ بەشداریکردنتان. هەروەها بەڕێز عەلی لەیلاخ ئەندامی سەرکردایەتی حیزبی دیموکراتی کوردستان بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونی ئێوەش. هەروەها بەڕێز شادمان مەلا حەسەن کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێزی لە هەولێرەوە بەشداریەکات لە پانۆرامادا. سڵاوت لێبێ کاک شادمان، سوپاس بۆ ئێوەش کە لە ستودیۆی کورسات لە هەولێرەوە بەشدارن. سەرەتای پرسیارەکان بەڕێز عەلی شەمزی نەگەر لە ئێوە دەست پێ بکەم. کۆبوونەوەکەی ئەمڕۆی پوتین لەگەڵ ئەردۆغان وەکو چاوەڕوان ئەکرا، یاخود هەندێک لە چاودێران ئاماژەیان پێکرد کە لەوانەیە ئاڕاستەی هاوکێشە سیاسیەکان بگۆڕێ بە شێوەیە کە لە بەرژەوەندی کورد بێ، بەڵام بەداخەوە ئەوەی تێبینی کرێ بە پێ و خاڵانی کە بڵاو کراوەوە بە پێ و کۆنگرە ڕۆژنامەی کە کردیان جارێکی کە ئەمە ئەزمموی کورد لە خۆراوی کوردستانە خاتە مەترسیەوە کورد جارێکی کە لە قاڵب ئەدرێ لەو ناوچانەدا و ئەزمموی کوردی لەو ناوچانە جارێکی کە بەرەو نەمان بەرێ. بەڵام پرسیارەکە ئەوەیە لەگەڵ ئەم ڕێکەوتنە نوێیی کە کراوە سەبارەت بە جێگیرکردنی هێزەکانی رووسیا لە خۆراوی کوردستان و مانەوەی هێزەکانی هەسەدە لە قامیشل و ئێوە چۆن خوێندنەوەی بۆکەن؟ بەێ بڕاستی 5 ڕۆژ دەرباس بوون، 5 ڕۆژێ زۆر مەترسیدار و نەخۆش بوون. ئەوژی دوای ڕێکەوتنی ئەمریکا لەگەڵ تورکیا و مۆلەت دان 5 ڕۆژ دەبێ یەپەگا ئەو قەسەدا لە ئەو ناوچەی کوردی پاشکەشی بکەین. بڕاستی ئێمە یان تشتێکی تازە لە دانیشتنی بۆتین و ئەردۆغان نهاتیە مەیدانێ، بەڵام تۆزێکی ئەو مەترسی کەمتر بگێ. بڕاست ینی ئەردۆغان هەرەشەت کرد بۆ دەرباسبوونی ناوچەی سووری هەموو داگیر بکە وەکو ئەفرین، نەتەنێ یەپەگەلێ نەهێنێ یا قەسەدا هەر کورد لێ نەمینێ و بتانگ و تۆبژی دەهات و خەڵکیشێکی تەماشەت کرد کەسێکی ینی لە دیژی ڕاوەستێ نەبوو، کوردێکی ناتوانێت بەرامبەری هێزێ دووەم لە ناتۆ ڕاوەستێ و خەڵک لە سەرێکانی تەخت بوو، خەڵک زۆر شەهید بوون و خەڵک دەرچوون و ناوچەی دیترێژی وردە وردە دەرچوون گەلک خەڵک هاتن کوردستان باشوور. بڕاستی ئەمڕۆ خەڵک چاوەڕەوان بوو تشتێکی باش بۆ سووریا بگشتی و بۆ ناوچەی کوردی بۆ کورد بێ. بەڵام وەکو ئێستا پێش بێمە ستۆدیۆم گۆداری لە کۆنگرێ ڕۆژنامەنووسی ڕۆژنامەبانی بۆتین و ئەردۆغان کرد، ینی خاڵی سەرەکی هاوبەش نابێنی هەردوو لادا یەکژێ ئەو ناوچێ گودیارکردنەوە بناوێ ناوچێ ئارام نابینی سەرێکانیە تا گرێسپی قۆلایی کوربوونە 32 کیلۆمترە. ئەو هەر تورکیا تەنازل نەکرد، هەر دەبێ داگیر بکێ و بخۆ چاودێری بکێ و پەنابەرێ سووریا بینێ لەوێ دێجیگر بکێ. ینی ثابتمە ئەم ڕۆژێکی رووسیاژی قبول کرد، بەڵام تشتێک لێ زیادکردن گۆ ئەو ناوچە برێڤە تێ برێڤە برن و جیبجیکردن بە هەوبەشی نابێنە رووسیا و تورکیا. دووەم ینی تشتێ ئیجابی گوتنە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیادا ئەو بوو گۆ بەحسا کورد کرد، گوت گۆ کورد بەشەکن لە سووریا چێ نابێ پشت گۆ بخن، دەبێ ینی ئەتیمان پێ بێ. سیەم ینی دیارە ڕێکەوتنە ئەو تیفاقیە ڕێکەوتنە ئەدەنا 1998 تیفاق ڕێکەوتنە ئەدەنا نابێنە سووریا و تورکیا چێ بووە، ئەوژێکی بۆ ئەو کاتە بۆ پەکەکە بوو
و ڕێگا دابوون تورکیا 5 کیلومتر دەرباسی ناو خاکی سووریا بێ و نهێلێ پەکەکە لێ دێ دەرباسی ناوتە وەختا ئەخیر ئێستا لەم دانیشتنە نابێنی ئەردۆغان و بۆتن ئەو ئەتیفاقیە زیندووکردن ساغکردن ژی هەوبەش بوو ئادیتر شتێکی باکێش بوو ینی دووبارەکردن هەر بۆتینژی دووبارە کرد و ئەردۆغانژی دووبارە کرد ئێمە دەبێ خاکی سووریا بپارێزن و زیاتر لەوە ئەردۆغان شتێکی دی گوت گۆ ئێمە بتەمای خاکی سووریا ببن بۆخوا نینن کەی ئەو ئاشتی لە سووریا بەرقەرار بوو ئێمە خاکی سووریا دگەڕێنن. ژێ زیاتر ژێکی ینی هەردوو لا تەکیدکردە بکین و بحقت دبێ ینی هێزیە کوردی لێ دێ نەمینن تا قولایی 32 کیلومتر. وەکی دیتر ئەو ناوچە ئارام حیساب ناوچە ئارام هەردوو ئالی برێڤەت بن و جیبجیتکن ناوچی دیترێ سەرانسەری سینۆر ڕێکەوتنە هەردوو لە دەوریات هەوبەش دەوریاتی هەوبەش ینی چاودێریت کرد بە هەوبەشی لەسەر سینۆرێ سووریا لەگەڵ ترکیا ناوچەی کوردی تەنها قامشلۆ دەرباسی نابن وەک ئا کورتی سەر ئەو لە ڕۆژئاوای کوردستان بوونی ئەمێنێ بە ناوی دەسەڵاتی کورد نامێنێ ممکنە تا کاتێکی کاتی بمێنێ بەڵام ینی ئەوژی هەر نامینێ ینی چۆن ڕێڤەبەریەکی برێڤە بێ ئەفرین تێ نییە کۆبانێ لەگەل حەسەکەی و جەزیرە و قامشلۆ دابراوە بە ئەو ناوچێ ئارام ئەو ناوچێ ئارامژی خەلکی غەریبش دەرعا تا سوێدا تا شام تێن لێ جیبجیتکن و نە کەسێ سڤیلن کەسێ لە ئەدل بوو ئێ دیتر ئێ چەکدار ئێ تیرۆریست ئێگۆ هەموو تورکیا ئەو تدریبکردنەوە و وێ بێن لێ دێ جیبجیبکن ڕاستی وەدعی کورد لێ دێ هەر کارەسەتە هەر باش نییە بەڵام ئێستا بەراورد دکن بە 5 ڕۆژێ ڕابردوو 5 ڕۆژێ دەرباسبووی بڕاستی خەلکی کورد لە سووریا هەر کۆمەلکوژیت ترسان. ئێستا تۆزەکی ممکنە رووسیا بوو هەوبەشێ تورکیا ئەو کۆمەلکوژی احتیمالە تۆزەکی کێم بوو بێ ئەو ینی کوشتن وانە ممکنە تۆزەکی کەم ببێ بەڵام ناوچەی کوردی وەکو ناوچە وەکو ڕێڤەبەری یعنی پێشە ڕۆژێدا ممکنە کاتێکی دیارکردی کاتێکی کێم بەردەوام بکە ئەو ڕێڤەبەریە هەیە بەڵام تورکیا هەر قبول ناکێ و وا دیار دەبێ رووسیاژی لەگەل ڕێکەوتیە ینی حتا ناوێ هێزێ ئێچەکدار ئێگۆ بەرەڤانیە سووریتکردن و دژی داعش شەرکردە داخوایانیا وادت بەیانە وزارەتە خارجی هەردوولادا وتنە تیرۆر یعنی ئێمە بەرگری هەر پێکەوە بەرگری دکن لە دژی تیرۆریستە تیرۆریستیانی زۆر باشە بەڕێز علی شەمسین دواترە گەڕمەوە لای ئێوە گفتوگۆکانمان بەردەوامە بێ ئەگەر هاتو خۆرهەڵاتی ناوەڕاز لە بەردەم دابەشکردن و گۆڕانکاری لە نەخشە و سنوورەکانیا بێ و جارێکی کە هەوڵی زلهێزەکان بۆ ئاراسە بێن نەخشەی خۆرهەڵاتی ناوەڕاز جارێکی کە دابڕێژنەوە کورد ئێستا لە بەردەم یاخود لە بەرامبەر پیلانێکی نێودەوڵەتیدایە خۆر ئاوا نمونەیەکی زیندووە کە هەموو ئاراستەکان یاخود هەموو هاوکێشە سیاسیەکان دژی خۆر ئاوا بوون و پیلانەکان دژی خۆر ئاوای کوردستان جێبەجێکرا لە کاتێکدا کە خۆراوای کوردستان لە ماوەی ڕابردوودا شەڕی داعشی کردووە هاوپەیمانی زلهێزەکان بوو لە بەرەنگاربوونەوەی تێرۆر و داعشدا. پرسیارەکە ئەوەیە کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم واقعی ئێستادا بکە کە کورد خۆی نێوماڵێکی یەکگرت و تۆکمەی نییە. زۆر باشە سڵاو بۆیەوە بۆ بینەرانی خۆشەویستان سەرەتایش من هاوخەمی خۆم دەردەبڕ بۆ کارەساتێکە بەسەر بەشێک لە نیشتمانەکەمان هاتە کە پێی دەگوترێت ڕۆژاوە بەڵام ئەو پرسیارە چونکە پرسیارێکی دەتوانم بڵێم جەوهەری و کلیدیەوە لایەنی جوورە و جووری هەیە من دەتوانم ئاوا دەست پێەکەم کە کورد تەنیا و تەنیا بەسەندە بە شەڕکەرە ئازاکە نەکات کورد دەبێ فێری گەمەی سیاسی بێت فێری گەمەی ئابووری بێت ئەوەی کە ئێمە دەبینی بەسەر کورداتوە باوەڕکە زۆر جا دەڵێن لە مێژووە دووپاتبوونەوەی مێژوو هەیە ئەوە بە چاوی خۆمان دەیبینین یەکەم ئەزمموی تاڵی ڕوخاندنی کەرامەتی یان کیانی سیاسی کورد نییە ئەمە یەکەم ئەزمموونێک کە دەبینین ئەو کارەساتە بوو ئەوەی کە ئەو پیلانگەڕەیەکە بە شێوەی نێونەتەوەی باست کرد هەیە بەڵێ و دەشبێت چۆنکە ئەو جۆغرافیەیە کە کوردی تێ هەڵکەوتووە
لەباری ژئۆپۆلیتیکەوە لەباری علمی سیاسەتەوە لەباری بەرژەوەندی زلهێزە جیهانی و ئەقلیمەکانەوە هەڵکەوتوویەکە کە بەداخەوە دەوروبەرەکانی وەکو حکوومەتەکان و لە پەیوەندی حکوومەتەکانی زلهێزەکان ئێمە دەبینین لە دوای شەڕی سارد بەملاوە ئەگەر ئامریکات جاری جاران بە تاخ و تەنیا خۆی لە ڕێگای جوورا و جوورە هەوڵی دەدا بووەوەی کە درێژە و پەرە بە بەرژەوەندی خۆیدا ئێستا ڕقیبەکانی دیکە وەکو ڕۆسیە وەکو چینیش هەیە و هەموو ئەوانە لەسەر بەوزەی خاڕ هەڵاتی ناوەڕاست کە بە دڵی زەوی ناسراوە وە کوردی دڵی ئەو شوێنەیە گرینگەوە کاریگەری هەبووە بەڵێ ئەگەر بمانەوەی چون وەڕوو پیلانگیری ببینەوە ڕاستیەکەی ئێمە دەبیان هەموو لایەنە سیاسیەکان هەرتاکیی کورد هەوڵ بدا فێری بەرژەوەندی نەتەوەیی ببێت یعنی بیکاتە هێڵی سووری خۆی ئێمە هەست بەرژەوەندی نەتەوەیمان دەتوانم بڵێم ڕەچاو نەکردووە یان کەممان لە پێشاو کردووە هەر بۆیە بە ئاسانی ئیمەکەمینی و دا و پیلانەوە کە بۆمان دایدەنن ئێمە کاتێکە ستا باسیت کرد شەڕمان کردووە دۆناڵد ترامپ زۆر بە ئاسانی هەڵدەگەڕێت دەڵێ پارم دا و چەکم داوە شەردان کردووە ئەوە ئەوە ئەو پەڕی سوکایەتیە بە گەلێکی مەزنخواز و ئاشتیخواز و کە دەی هەبێ ئەوش وەکو گەلانی دیکە کیانێکی سەر بەخۆی هەبێ مافی دیاریکردنی چارەنووسی خۆی هەبێ بەڵام بۆ ئێمە ئاوان ئەمە یەکەم جاری ئمە هەشتمین جارە ئەمریکا پشت لە کورد دەکات بەڵام من ناوێنانم خەیانەت لە علمی سیاسەتە شتە نییە ئەتۆ دەبێ ئەوەندە ئازا و زیرەک بیت بۆ تۆ فێری ئەوە ناکەی توش وا بکەیت بۆ نمونە من ئاگرجازم پێ بدەن ئێستا ئەردۆغان کەسێکی بێزراوە نیە بەڵام لە ڕوانگەی میلەتەکەی خۆی ڕەنگە کەسێکەوە بێ کە خەریکە بەرژەوەندی وڵاتەکە مەپارێزێت ئێران ئەگەر بێزراوە ئەو بەرژەوەندی خۆی وا دەبینی لە هێلالی شیعە دەیبینێت و ئەمریکای لە ڕێگای بەسڵا بۆ خۆی و دیموکراسی و مشتانەوە خەریکە بەرژەوەندی خۆی دەبێت ئێمەی کورد ڕاستە دابشکراوی ڕاستی مە باش باس لە بەشی لە ڕۆژهەڵات ئەڕۆی کوردستان دەکەین بەسڵا وەکو خاک ئەلبەتە کە چووکەترین پارچەیە و لە زمانی حافظ ئەسەد بملاوە تعریب کراوە کەسێک کە تعریب کراوی لەباری ناسنامە و ناسنامەی نەبێ ناتوانێ چاوەڕوانی زیاترمان لێبێ ئەوش کە کراوە باوەڕکە بێوێنێ بوو و تەنیا لەگەری لە نەتەوەی کوردەوەشە کە بتوانێت لەو هەموو کە لە حکومەی پیلان و نازانم هێرشی چەندین لایە فەرهەنگی سیاسی و نظامیەکەیەوە موشک و نازانم تەنانەت چەکی قەتەغە کراوە بەڵام ئەو بەرگری لە خۆی کردووە نیشان لەوەی کە کورد سەرڕای ئەوە کاتوانێت بەرگریکاریی باش بێت بەڵام لەگەمە سیاسەکانە بەداخەوە هەموو زۆر جار دۆڕاندوویەتی ئەو دۆڕاندنە بوو چی دەگەڕێتەوە من پێم خۆشم لەختێک ڕاشکاوانە قسە بکەم بۆ دەگەڕێتەوە ئەبێ هێڵی سوور بێجا مەجمەعێک هەیە ئەوە تەشخیصەدا کنگرەیەکی نەتەوەیە هەر شتێکە ئەبێ بەرژەوەندی نەتەوەی تاکی کورد لەسەر هەموویت کەرامەتی تاکی کورد تا بەرژەوەندی ئابووری سیاسی ئەقلیمی کورد لەوێ هێڵی سووری لایەنە سیاسەکان بێت نەکەونم ململانیکەوەکە زۆر بە ئاسانی هەر کەس بەرەو لای خۆی بیکێشە و لەم نێوانە ئەوەی کە چارەنووسی بەرەو ناڕوونی و نادیار بچێ چارەنووسی گەلی کورد بێت هەموو ئەمانە ئەزمونێنێکی تاڵن بەڵێ دەبێت خۆت ئامادە بکەی بۆ گەمە سیاسی کە لە خۆرخڵاتی ناوەڕاست لە ئارادایەوە درێژێژی دەبێت چونکە بەس ئەساسەن ئابووری بنەمای سەرەکیە بوو شەڕەکان و بوو ناکۆچەکان و سەرچاوە سروشتەکان بە هەموو شێوە کوردستانی ئێمە بەگشتی لەوارە و دەوڵەمەندە بەڵام کە نەیتوانی وە خۆی ئیدارە بکات وە خۆکارەکەیشی جیا لەو باسی ژئۆپۆلیتیک کردم لەگەڵ خۆشی نەیتوانی ڕاستەکەی هزرینەتەوە زۆر باشە ئەوە دەتوانێت لە پێشچاو بگرێتە میش زۆر سپاس دەکەم سپاس بەڕێز علی لەیلا دواتر ئەگەڕێمەوە لای ئێوە گفتوگۆکانمان بەردەوامە بێ بەڕێز شادمان مەلا حەسەن بەڕێزی لە ستودیۆی کورسات لە هەولێرەوە بەشداریکات لە پانۆرامادا سڵاوت لێ بێ کاک شادمان گۆڕانکاریەکانی خۆرهەڵاتی ناوەڕاز بەردەوامن پیلانەکان بەردەوامن بەڵام کورد تا چەند ساز و ئامادەیە بۆ ئەو گۆڕانکاریانە ئێمە لە ماوەی ڕابردوودا وەکو کورد نەمانتوانی یاریەکی زیرەکانە بکەین لە گۆڕانکاریەکاندا و هەروەها نەمانتوانی بەرژەوەندی بۆ زلهێزەکان لەم ناوچەیەدا دروست بکەین بەڵێ زۆر سپاس سڵاو بۆ هەردوو میوانەکەی تریش کورد لە ساڵی 1920ەوە کاتێکە دابەش بووە بە قەدەری خۆی نیە خراوەتە ناو چوارچەوەی ئەو چەند دەوڵەتەی کە لەم ناوچەیەدا هەیە لە هەر شوێنێک جۆرە استراتیجێکی خۆی هەبووە بە شێوەیەک لە شێوەکان خەباتی کردووە پارچەیەک لە بۆ پارچەیەک جیاوازە چونکە پارچەی عێراق جیاوازە لەگەر باکوور و لەگەر ڕۆژهەڵات و لەگەر ڕۆژاوە ئەوەی باشوور جۆرە بە شێوەیەک بەیانی مافی هەبووە ینی جۆرەك نەخشەی سیاسی هەبووە
پێش دروستبوونی دەوڵەتی عێراقی و لەگە دەوڵەتی عێراق لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقیش نکۆڵی نەکراوە لەوەی کە کورد هەبووە خوێندن هەبووە بە زمانی کوردی هیچ زۆرە قەدەغەیەک لەسەر کەلتور و فەرهەنگی کوردی نەبووە. دوای ئەوە کە پرۆسەی ئەوەی پێی دەڵێن خەباتی سیاسی و چەکداری و حیزبی سیاسی کوردی دەستی پێکردیە دەبینین لە 58 یەکەم کودەتای سەربازی کە دەکرێتن و سیستەمی پاشایەتی دەگۆڕدرێت بۆ کۆماری کورد لە دەستوری عێراق ناوی جێگیر دەکرێتن لە مادەی سێم کە کورد و عەرەب هاوبەشن لە وڵاتە. ئەوە دەبێت لە دوای ئەو حرەکەی چەکداری ئەیلول لە 1970 ئۆتۆنۆمی جێگیر دەکرێت. لە دوای ئەوە دێن کە ساڵی 91 ڕاپەڕین دەبێت لە بەهۆی کۆمەڵک فاکتەری دەرەچی کە ڕوویدا کوردە و کاتانە باش فاکتەکانی پۆستەوە. یعنی هەرچەندە کەم و کوڕیە بوو ساڵی 91 کاتێک کۆمەلگای نێودەوڵەتی هەموو لە پشتی کورد و قراری 1680 بوو بەڵام بەشێک لە قیادەی کوردی و کاتە جنەی لە بەغدادا گرت بوو و زیاتر پێگیری لەسەر حکومی زاتی و شتانە دەکرد. بەڵام بە هەر شێوەیەک بوو هات کە لە ڕووگەر ڕوخانی سەدام حوسێن ئێمە لێرە باشمان دەستکەوت فدرالیمان دەستکەوت و هەموو ئەوەکانی خۆمان لە دەستوری عێراقی جێگیر کرد. یەکەم دیکۆمنتە کە کورد لەم چوار دەوڵەتێک کە بەسەری دابەش بووە بە شێوەیەکی فەرمی مافەکانی جێگیر بوو و بەخواستی کورد یعنی قیادەی کوردی و کورد بۆ دەستورەکە دەنجدا و دەستورێکی باشە. لە دوایەوە ئەو ناوچانێک کە کێشەی لەسەر بوو لە مادەیەکی دەستوری جێگیرکراوە. دوای ئەوە دێ کە کۆمەڵێک کێشە یاخود کۆمەڵێک ڕوودا و هاتنە پێشکە بە تایبەتی ئەو دۆخە نامنی و ناسەقامگیریەکە لە عێراق بوو و هاتنی گروپی تیرۆریستی داعش ئەمانە وای کرد کورد زیاتر بسێتە قوڵای عێراق و زیاتر لە نێو کۆمەلگای نێودەوڵەتیەوە بکە. بەڵام کورد لێرەدا یاریەکە لە دۆڕێنی کورد بۆ خۆی قیادەی کوردی مسەببی ئەو تێکشکانە بوو لە باشووری کوردستانەویش بەهۆی ئەم ڕیفراندۆمە سەقەت و بێمعنایی کە کردیان. تەمان لە مێژووی جولانەوەی کوردی هیچ شتێک بەقەدەم ڕیفراندۆمە زەربەی لە کورد نەدایە کە ئێستا کە لە ڕۆژاوای کوردستان ئەم دۆخەی بەسەراتی بەشێکی هۆکارەکەی ئەم ڕیفراندۆمە بوو چکە لەبەرەوەی کوردی لە کوردستانی عێراق بچوو کردەوە و کۆمەڵێک ئەجندای ئەنتیکە بەسەر کووردا هات و خاچی کوردستان زۆری کەتەوە ژێر دەسەڵاتی عێراقی و ئێمە لە دنیادا سچی دیبلۆماسیمان لاواز بوو نەمانتانی لە ڕۆژاوە هەتا ڕادەیەکی زۆر باش توانیان سوود لەو دۆخە ببینن کە توانیان شەڕی تیرۆر بکەن و ناوچەکان زۆرە بکردن و لۆبیەکی باشیان کرد لە دەرەوەگە ئێستا سیر بکەی هەموو دنیا بە تایبەتی متعاتفە لەگە کورد ڕەگمی ئەو کێشەیە کە دروست بوو کە پرۆتۆکۆلێک نەکرا لەگەر کورد لەوێ زیاتر هاوکاریەکان هاوکاری زیاتر شەڕ بوو یعنی لە بۆ شەڕی دژە تیرۆر بوو. بەڵام کورد لەوێ نەرەکە لە پەناوەوە توانی خۆی بە دنیا بناسیێتتر نموزەجی باش پیشاندا لە پێکەوە ژیان لەو هێزەی هاوبەشەی دروست کرد بوو لە هێزی هاوبەشی ڕەگەزی نێرومێ مەسەلا تەسامحی مافی مرۆڤ ئەمانە هەمووی شتی باش بوون لە کاتێکدا بەڵام نەگەیشتە قۆناغی سیاسی. ئێستا لەم دۆخەیداوە لە هەمان کاتدا دەبێت حقەتێکیش برێن. ئێمە لە هەر پارچە واقعی خۆمان دەزانین بەڵام بەداخەوە کۆمەڵێک حیزب هەیە لە کوردستان بە تایبەتی ئەو پارتی کرێکاران کە زیاتر ئەجندای لە باکوورە کەچی زۆر ئەجندای خۆی تون کردەوە لەسەر ڕۆژاوە ئەمە خراپ بوو و لە کوردستانی عێراقیش و حیزبانی کوردستانی عێراقیش بە جۆرێک لە جۆرەکە ئەوانش ئەجندای خۆیان چڕ کردەوە لەسەرەوەیە. کا باشترین حەل ئەوەیە یعنی هەر پارچە و هاوکاری یەک بکە زۆرێک تەفاهم و تێگەیشتنی یەکێبی بەڵام دەستکاری لە ئەویتر نەکاتن. مەسەلە ئێستا کە کۆمەڵێک حیزب لە کوردستان فێر بووین نەبرێن لە هەر بەشێک کۆپی حیزبی خۆیان دەکەن ینی کۆمەڵێک ئەحزاب و کۆمەڵێک ئەشخاص دەینن کۆپی دەکەن و لە بۆ ئەجندا و بەرنامەی خۆیان ئەمە زۆر زۆر خراپە. بۆیە ینی قیادەی کوردی کە ئەوەی لە ئێستادا هەیە لەم چەند ساڵی ڕابردوو بەڕاستی یعنی جۆرێک بەسەر لە شێوان یاخۆ جۆرێک لە نەزانین کارتەکانی خوێندەوە. مەسەلا ئەمە ئێمە لە باشووری کوردستان گرنگیەکمان پێدەدرا لە ڕووی نێودەوڵەتیەوە وا تێگەیشت من کە ئەوە گرنگی ئەو کەسانەیە کە ئەو کەسانەیە کە پێیان دەگوتێت لە قیادەی کوردی هەستان ئەم پرۆسەیان کرد کە زیانێکی یەکجار گەورەیان لە کووردا ئەمەش لە نەتیجەی چێ لە ئەنجامی ئەوەی کە زۆر
نەشارەزا لە جوگرافیا نەشارەزا لە قانونی نێودەوڵەتی نەشارەزا لە واقعی سیاسی و سەربازی و ئابووری ناوچەکەدا ناوچەکە ئێستاکە تێکەڵکێشێکی زۆری هەیە و هاوکێشەکە لە نێوان دوو دەوڵەتی زۆر گەورە لە ناوچەکە بەڕێوە دەچی بە تایبەتی ئەمریکا و رووسیا و بەرژەوەندیان لەم بەشەی کوردستان هەیە و لە هەمان کاتیشدا بەرژەوەندیشیان لەگە وڵاتانی ناوچەکە هەیە بۆیە ئیتر بۆ هێزێکی وەکو ئێمە لە چاو ئەوانەی بەرامبەرمان بە تاکید بەرژەوەندەکان ئەمچینە لەگە دەوڵەتەکان کاریگەرتربی بەڵام لە هەمان کاتیشدا ئێستاکە سیرکەی لە ڕۆژاوا بە تایبەتی لەوانەی کوردی ڕۆژاوا لۆبیەکی باش لە ئەمریکا لە ئەوروپا ئەمانە دەنجی پشتیوانی دووبارە دەکەنەوە و ئەوەی کە وەک دەڵێ استراتیج ئێمە بە حقیقت دەبێت لەگە ئەو وڵاتانی کە تێدانە ڕوبەڕووبینەوە جاگە شەڕ دەکەین تەنها لەگە وڵاتانە بین زۆر باشە دەکەین تەنها لەگە وڵاتانە بین ینی نین مەسەلە شتێک ئەوراقەکان تێکەڵ بکەین و لایەک و بەسەلە باشوور تەدەخلی باکوور بکە باکوور تەدەخلی ڕۆژهەڵات بکە ڕۆژهەڵات تەدەخلی ڕۆژاوا بکات ینی بەداخەوە ئێستا لە کۆمەڵی خەڵک دێتن لە ڕۆژهەڵاتەوە دێ لە باشوور داخلی ململانەی بچووکی حیزباتی نێوان حیزبەکانی باشوور دەبێتن ئەمە خراپە دەکرێت وەکو پشتیوان لەو جێی کە پێویستە هاوکار بیتن بەڵام ناکرێت لەو جێی کە دێتە سەر جوزئیات و کێشە دروست دەکاتن تەداخل بکاتن. زۆر سپاس دەکەم بەڕێز شادمان مەلا حەسەن دواتر ئەگەڕێمەوە لای ئێوە گفتوگۆکانمان بەردەوامە بێ سپاس بۆ ئێوە تا چەند لەم قۆناغی ئێستادا کە دەستکەوتەکانی کورد ڕوبەڕووی مەترسێکی گەورە بۆ تۆ پێویستمان بە استراتیژێکی نەتەوەی هاوبەش هەیە. وڵی ینی هەر بەردەوام استراتیژیەکی هەوبەش هەبێ ضروریە نەت سەر ئاستێنێتەوە سەر ئاستێ هەر عائیلەک و مالێکژی استراتیژیەک هەوبەش هەبێ باشە بەڵام دەردی کوردی ئێ میژۆیی ئێ دیرۆکی هەر ئەو استراتیژیە پەیدا نەبووە و ئێمە لە کوردستانی سووریا ڕاستی دەرفەتێکی زیرین هات لە ئەو وەزعی گۆ سووریا ڕوودا یعنی نەتەنها دۆستی کورد نەبوون خەڵک پشتگیریمان نەکرد ئێمە بخۆشیمە پشتگیری یەکتر نەکرد یعنی لێ دێ ڕێبەبەریەک هات ڕاگەاندن و هێزێکی دروست بوو دەستلاتێک پەیدا بوو ئەو دەستلات تەنها شت کرد هەر ئۆپۆسیۆن نەشت هەر تاکرەوی کرد هەر سیاسەتی یعنی مختلف لای دیتر و دەرگاژی والا بوو لەبەر دەستدرێژیە هێزی کوردستانی ئێ بالادەست بڕاستی ینی ناکۆکی ناو هێزی سیاسی کوردی سووری دەگها ئاستێکی زۆر خراپ لە 6 ساڵی رابرردوودا نەکبووی ئاستی هەر ناکۆکی هەبوون هەر جیوازی هەبوو بەڵام شەر و تەخوین و تا ئاستێکی تونند و تیژیژی هات بکارانین ڕاستی ئەو سەدا هەشتاژێ ناکۆکیە کوردستانی دەرباسی ناو ڕۆژ ئاوا بوون یعنی ئێمە ناکۆک نەبوون پێشتر ناکۆک سیاسی جیاوازی هەبوو بەڵام ناکۆکی قوڵ نەبوو دەستدرێژیە هێزی سیاسی ئێ گەورە ئێ کوردستانی ناو ڕۆژئاوای کوردستان وەضعک دروست کرد دووبەرەی دروست کرد ئێستا سەیریکە تەفدەم هەیە ئەنە کەسە هەیە هەر یەک پابندە بە هێزەکە کوردستانی لە پشت توێنە ئەوژی پابندن بە دەوڵەتی ئێزل هێز ئێ ناوچەیی و هەروەها ئێ ناودەوڵەتیژی یعنی ئێستا دووبەرەکی لە ڕۆژئاوا قوول بووە و ڕێی خۆ بەردایە زۆر کوور بەردایە ناو عردێ یعنی بەسانی ئەو دووبەرەکی چارەسەر نابێ یعنی ئێمە ئەگەر مەکاری بە لێکەم ڕۆژدا ما استراتیژیەکی هەوبەش پەیدا کردبە سلۆگانێکی نەرم شیعارێکی نەرم تەرەح کردبە دووری جەکداری ئێمە ڕۆژ چوبانە وەضع ئێمە تایبەتمەندیە کورد ملەتی کورد لە سووریا جیوازە لە هەر سێ بەشێ دیتر
سەیریکە ئێستا ئێمە تێدەگەن ئەفرین لەکویە و کۆبانێ لەکویە و جەزیرە لەکویە نابێ نیوانات ئەبیەت هەیە ئەو کاتە ئێمە مەدگۆ کورد لێکێ من بجووا هەیە کورد لێکێ من یعنی کوردستان هەموو بووە 4 بەشی بچووک لە سووریا ئەوژی بووە 3 بەش یعنی کوردستانی سووریا 3 بەشە یعنی وەکو یەکسەر نییە هاتیە برین هەند برادر هەبوون سلۆگان دڵدان تا فیدرالی حتا سەرخۆبوون حتا ئەنزا چی حەق تەقریر لە مەسیر ئەوانە بڕاستی ئەو سلۆگانی گەورە و هێزە بچووک زۆر زەرەر لە کوردی سووریا کرد لێ زیاتر ئەو سلۆگان لە دەروە دەهاتن دەستی درێژ کوردستانیژی هەبوو ناکۆکی دروستکردن ئێستا هەر کەسێک قامشت لێ بپرسێ یەکی شوانژی بێت لێ پرسی چۆن کورد سووریا ببنیەک وە بێ با قەندیل یال هەولێر یال سلێمانیال چوونێکی دیترێ با ڕێکەون یەکسەر ئێمە لێرە لێتکەون ینی مانایە چی مانایەت بریارە کوردی سووریا دەستیان نییە لەبەرەوە ینی زۆر ضروری بوو لە 9 ساڵێ دەرباسبوویدا ینی ئەڤرەخنەل هێزێک کوردستانی بگشتیت بێ ماوێ 9 ساڵدا دەرفەتێک زێرین ڕۆژ ئاوا هەبوو ناتوانی بوون کۆبوونەوەکی بکن پشتگیری کوردی سووریا بکن بە یەک هەڵوست بە یەک استراتیجیە نەبوو ینی هەر یەک شێوەکی هەوڵ دەدا کوردی سووریا بۆ بەرجەوەندی خۆ بکار بێنێت سەر ئاستی دەولەتی ناوچێ یان ناودەولەتی ڕاستی کوردی سووریا سەرانسەری 6 ساڵی هەر بووە قوربانی دەستدرێژیە هێزی کوردستانی ئەگە جارێک بۆ کوردی عێراق یان ئیران یا تورکیا استراتیژیایە یەک استراتیژیە ضروریە یەخستنە استراتیژیا کورد ضروری بە ئێمە 100 جار ضروریە یعنی ئەگەر استراتیژیەک موحد هەبێ بەشێک کوردی سووریا و حیساب بکن بەشێکی ڕاستە بچووکە بەڵام سەر بخۆیە یعنی ئێمە توانین سیاست بکن ئێمە بە حاجەتی برای خۆی بەشێ دینە پشتگیری بکن ئێوانە سوورن ئلله بێن لە بات ئێمە سیاستشی بکن ئێمە ینی ئەو تشتێکی زۆر خراپە ڕێگرە بەر خستنە استراتیژیا کوردی و هەروەها خەبات و دەستکەوتی کورد لە ڕۆژ ئاواژی وڵا بەرئاڤێتی کردن زۆر باشە بەڕێز علی شەمزین بەڕێز علی لەیلاخ لە ماوەی ڕابردوودا لە چەند ساڵی ڕابردوودا کورد هەوڵیدا کۆنگرەی نەتەوەیی ببەستێت بەڵام بەرژەوەندی هێزە سیاسیە کوردیەکان ڕێگر بوو لە بەستنی کۆنگرەی نەتەوەیی هەر لە سەرەتای بەرنامەکەدا ئاماژەت بەوە کرد کە کورد نەیتوانیوە یاریکەرێکی باش بێت لە پرۆسەی سیاسی ناوچەکەدا و نەیتوانیوە لە ئاست ئەو گۆڕانکاریە سیاسیانەدا بێ کە خۆرهەڵاتی ناوەڕاست بەخۆیەوە بینیوە کورد بەشێک لە دەستکەوتەکانی بەدەستدا بەداخەوە بەڵام پرسیارەکە ئەوەیە کورد ئەتوانێت لەم دۆخەی ئێستادا یەک هەڵوێز بێ و بتوانێت استراتیژێکی هاوبەشی هەبێ کورد ئەتوانێت یاخود لایەنە سیاسیە کوردیەکان لە هەموو پارچەکانی کوردستان ئەتوانن دەستبەرداری بەرژەوەندیەکانی تایبەت بە خۆیان بن و بۆ چوونێکی هاوبەش استراتیژێکی هاوبەش هەبێ بۆ ئەوەی هیچ نەبێ ئەو ئەزمموی کە هەیە ئەو دەستکەوتانی کە هێشتا ماوە ئەوانەش لە دەست نەدەن زۆر باشە کرد باس لە استراتیژی هاوبەشێکین زمانێک ئەوە پێکتێت کە ئۆپۆزیسیۆن و ئەحزابی کوردی قەناعەت بەوە بێنێ کە نابێ ئەپۆزیسیۆن یەکتر بن یانێ دژبەری یەکتر بن ئەوان دەوڵەتەکانیان دیارە و هەر کامە معلومە شتێت مشخص دیارەکە لایەنی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان کێشە لەگەڵ کیە و هەروەها لایەنەکانی دیکەش عالم وەزیەتە کە هاتوتە ئاراوە منیش دەڵێم کورد دەتوانێت هەموو کارێ بکە کوردیش وەکو خەڵکانی دیکە وەکو نەتەوەکانی دیکە دەتوانێت بەڵام کە چاو لە ڕابردووی کوردەکەی بە تایبەتی کە لە شەڕی جیهانی دووهەم بەولاوە هەوڵەکانی بۆ ئەوەی کە لە هەموو ڕێگایەکە هەوڵی بووی داوە کە بە قوربانیدان بە خەباتکردن بە تێکۆشان ئەوش بتوانێت وەکو گەلانی دیکە بەختەوەری هەبێت و ئەم ئەزمونە باشش کە لە باشووری کوردستان بینیمانە و ئەزمونەکانی پێشووتر لە کوماری کوردستانەوە هەموو ئەوانە نیشانەوەی کە کورد ئەقلیەتی سیاسی ئەگەر بیهەوێت و بتوانێت بیبادە سەر بەڵێ دەتوانێت زۆر کێشەکانی خۆی چارەسەر بکە بەڵام لەوە دۆخی ئێستادا مادام هەموو لایەنە سیاسیەکان هەڵویستێکی ئاوایان نەبێ کە ئەو وەزئیەتە وەزئیەتێکی نەتەوەیی چاوی لێ بکەن بۆ نمونە چاو لە ڕەفتاری سیاسی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بکەن کە ئێستا لەسەر شەقامن بۆ بوونەکانی دیکەش هەبوون ئەوە چۆن بێناسە دەکرێت باشیگی دەگەڕێتەوە بۆ ڕەفتارێکی نەتەوە خوازانەی ئەحزابی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان
ئەوە هەڵویستکردنی حزبی دموکرات بووە کە خەڵکەکەی وا بارهێناوە لانیکەم کە بە نسبەت کێشەکانی پارچەکانی دیکە ئەگەر خەمساردی نەبن تەنانەت بێنە سەر شەقان ئەگەر کورد چۆن ئەتوانێت هەڵوێستیە جا کورد چوون دەتوانێت ئەوە نمونەم هێناوەکە ئەگەر وەکو ڕێگەکەی سەخ کورد ئەوەی وا لە دەستی هاتو خەریکە لایەنە سیاسیەکان دەبێت بەڕاشکاوانەتر هەڵویستیان هەبێت و بە مشەخەس باس بکەن کە کێشەکەت چییە ئێستا کاتی ئەوە نییە داکۆکیەکانی حزبی چاوی لێ بکەیت کاتی ئەوەیە گوێمان لە زریکۆ هاواری ژن و منداڵی ڕۆژاوا بێت و ئەو بەشێوە خاک داگیر دەکرێت چاوە تورکێت ماوەتر دەکشێتەوە نەخێر لە خەونی عوسمانیەکانە ناکشێنەوە ئەوانە داوای شتی بەربەڵاوتر دەکەن دڵنیام ئەگەر خەمساردی هەبێ بنسبەت ڕۆژاوا دژمنەکانی مەخەون و پارچەکانی دیکەش دەبێنن ئێمە ئێمە بوو نەمانتوانیوە بە قسەی خۆت بتت بە ئێمەش ببین بە بەرژەوەندی زلهێزەکان بوو نەمانتوانیوە چونکە ئەو پەرشوبەڵاوی کە دەبینن نەخێر لەگەڵ تورکیا ڕێکەکەوێ لەگەڵ ئێران ڕێکەکەوێ تابێ لەگەڵ منی کوردیکە نەمانتوانین لەسەر چوو کە ترینشت لانیکەم تەوافقمان هەبێ چەندین وڵاتی عەربیمان هەیە هەموویان مەجمەعی گیانداناوە و ساڵانە بۆ خۆیان کۆ دەبنەوە لە کێشەی سووری کۆبوونەوە لە بەهاری عەربی کە لە ساڵی ئەگەر هەڵام بەهاری 1970 هەتاوی هاتم زانینەکەی بڵم ئەوەی هەتاوی کە بەهاری عەربی لە دەستی پێکە گەیشتە سووریا ئەو زەنگی خەتەرە دیسان لێدرا دەبێ باوەڕ بەوە بکەین هەتاکو ئێمە بە شێوەیەکی شۆناسخوازانە و هزری چاو لە نەتەوەی خۆمان نەکەین دژمنان داگیرکران وڵاتانی دەوروبەر لەگەڵ منی سەر چارەنووسی منیتی تاکی کورد و کوردستانی هاوبەشن پیلانی هاوبەشیان هەیە ململانی هەیە لە نێوان تورکی و ئێران وەکو سەفەوی وەکو عوسمانی بەڵام هیچ کار لەسەر تاکی کورد ئەو شتە لەبیر ناکەن کە بمە دوجبەری یەک ئەوە کێشەیەکە گەورەیە کەواتە منی کورد دەبێت لە ئەمڕۆوە بەلایەنی سیاسیەوە سەرەتا ئەوانن چون ئەوانن جڵۆ کێشی خەڵکانن هانی ئەویان بدەن کە تاکی کورد لە هەموو ڕێگایەکەوە کە دەتوانێت لە دەرەوە لە شارەکانی کوردستانە هانی ئەوە دەرکە ببن بە ڕای گشتیەوە کە بدەن ئەفکاری عمومی تأثیر گوزار و کاریگەری خۆی هەیە هەروای لێ کرد کە نوامچا مسکیکی ئامریکایەکی نووسری فیلسوف ئەوش ئێستا بایکوتی کەلوپەلی تورکی کردووە پشتیوانی لەشت دەکە ئەگە ئەوە ڕایگشتی لەبێ لەسەر شەقام نەبی کەس تو ناناسی کەس نازانێت توچی ئەو هەموو خوێن و قوربانی دەداوە بەڵام شتا نەبوو تا فاکتێکی سیاسی لە جیهان کورد بۆ نەبووە هەموو کات هەر وڵاتێک بە کەیفی خۆی بەکاری هێنا و دوایە ئیشەکە پێ کردو وازی لێ ئێستا لە چاو لە بەشارەسەت بکەن بە ئاسانی دەستی لەسەر کڵاوی خۆی داناوە کە کورسێکی خۆی لەخنەبێ لە حاڵێکە بەشێک لە خاکی ئەو وڵاتێکی مەگەر ناڵی سووریە خەریکە داگیر دەکرێت ئەمە زۆر گرینگە هێزێک کە بتوانێت ئاوە هەڕەشە بکات یانێت لە دوای نەزمی نیوینی جەهانی کە باس دەکرێت هەموو ئەوانە پێشلکاریکی حاشا هەڵ نەگرن تو چوونت تا هێرشکەیتە سەر خاکی وڵاتی دیکە لە حاڵەیە یەک فیشەک لە ڕۆژاوە نەتەقیندراوە بە دژی تورکیا خۆ ئەمانە کارەساتی کوردبوون دەگەێنێت بەڵام ئەو گەمە سیاسی کە پێویستە دەبێ هەیبێ لە ئەمڕۆوە توانێت لایەنە سیاسەکان بۆ کوب نابنەوەی ڕاست کوبوونەوەی بگرن لەسەر ئەو مۆزوع قسە بکەن بەشی لە خاکی تۆ کە دەعایەکەی داگیر دەکرێت ئەو خەمسالی و خۆ دزینەوە لە چییە کورد دەبێت حەقی خۆیە کورد لەگەڵ دەوڵەتانی دوژمنیژی پەیوەندی هەبێ بەڵام دەبێت بە کەرامەتەوە سیاست بکە زۆر سپاس دەکەم سپاس بەڕێز عەلی لەیلا دواتر ئەگەڕێمەوە لای ئێوە بەڕێز شادمان مەلا حەسەن کورد ئەبێ بە جۆری سیاسەتکردنی دابچێتەوە لە ئایندەدا بۆ ئەوەی ئەو دەستکەوتانی کە هەیەی ئەوەی کە ماوە جارێکی کە لە دەستی نەدات کورد ئەبێ گەمەی سیاسی و جۆری گەمەی سیاسی لە ناوچەکەدا بگۆڕێ کورد ئەتوانێت خۆی کۆکاتەوە کورد ئەتوانێت بەرگەی هەموو ئەو پیلانانە بگرێتە لە ئێسادا ڕوبەڕووی بێتەوانێ زلهێزەکان لەسەر چارەنووسی کورد ڕێککەوتون بەتاکید دانی کورد لە ئێستادا خەبات بە خۆی دەخەوە خۆ کورد لە پێشانەوە نەبە کورد مەسەلاگە بچیەوە مێژوو لە کاتێکە جەنگی جیهانی یەکەم تەواو بووە ئەوەندی کورد شین و بابەڕۆ و گریانی بۆ خەلیفەی عوسمانی و کە خەلیفە لە ناوچووە ئەیجا نەبە با پێچەوانەوە کورد هۆکار بوو کە پەیماننامەی سیڤەر هەڵبۆشێتەوە پەیماننامەی لۆزان بێتنەوە هۆکاری چی سەرەکی بەشێکی کورد بوو دژی ئەمە چکە واقعی کۆمەلگای کوردی ئەو ڕێژەوە بوو لە ئێستادا کورد ئەوەی کە کردوێتی خەبات مەسەلا من زیاتر با قسە لەسەر باشوور بکەم ئێمە لە سەرەتادا کە حرەکەی تێکداری دەستی پێکرد باوەی حکومی زاتیمان دەکرد لە ساڵی هەفتا حکومی زاتی کە لەگە بەعز ڕێککەوتن بووە ئیتر لە کاتێکدا ئارام ناگرن یعنی
بە کۆمەڵێکە زیندای تر دەبێتەوە شەڕ و پاشانەکە لە 24 سعات کە ئێستا ڕۆژاوا ئەوەی بەسەری هاتووە مقاومەک دەکە شتێک دەکە بەڵام ئەو بەبێەوە مقاومە لە ماوەی 24 سعات کۆتایی بە هێزەکی گەورەی چەکداری دێتن و هەمووی دەڕوا و ئەوەی تەسلیم دەبێتەوە ئەوەی دەبێتە پەنا هەندە لە ئێران. دووەمیان ئەوەی کە هات دوای ئەوە ئێمە لە ساڵی 92 فدرالیەتمان جێگیر کرد لە ساڵی 2005 کە دەستوری عێراقی و نووسراوە کورد دەورێکی سەرچتدا بوو ئێمە فدرالیمان وەرگرت و فدرالیمان وەرگرت ئێمە گەیشتینەوە عێراقی ئێمە دەمانەوە چێوە بچین کەواتە ئیسرار لەسەر عێراق بکە ئێستا ئەمە نمونە لە باشوور ئەو مافانەی کە هەیتمان ماوەتەوە مەسەلەن نمونە مادەی 140 چێ خەم لە مادەی 140 دەخوا چێ ئیش لەسەر مادەی 140 دەکەی ئێتەوە بۆ خۆت داوای فدرالیەتت کردووە لە واقعیشدا لە فدرالیەتت زیاتر هەیە ئەم سیناریۆی چیە ڕۆژێک دەی نەوت دەبەی و نەوت دەدزی دەبەی دەیدەیە تورکیا و وەڵام من ئابووری سربەخۆ هەیە لە عێراقەکی کە قانونیە کە عمقی استراتیجی تووە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی جوگرافی لە کۆمەڵێک ڕووی کەلتوریەوە لە ڕووی قانونیشەوە کە دەتوانانی سەروەری خۆتی لەوێ پێپارێزی زۆر شتی پێ بکەی کەچی تۆ دژی دەبی ئەمە احتیلالە ئەمە نازانم چێ کەچی لە کاتێکدا تورک لایەکی گرتووە هاتووە ئەمە احتیلال نیە هەموو ئابوووریەکەشتی سەر کرد لە ئێستادا پێڕکەت کردووە ئێستا هەم چکە ساتە ئابوووریەکەی نادەیەوە بەشێک ئێستا کە لە عێراقدا کە وەزعێکی خراپە بەڕێوەیە حکوومەتی عێراقی ئەو حکوومەتی کە ئێستا هەیە عادل عەبدولمادی بڕوخێ بەشەکی بەهۆی کوردەوەیە بەهۆی ئەم قیادەی کوردیەوە هەیە کە لە هەولێرە کە ڕکەی داگرتووە و بجەی لە عێراقەوە بۆ دێو کەچی 250,000 بەرمتە ئێمە ناتوانین نانی بەسەلا ئەوەی داوای دەکەین پاشان کە بەدەستی دەینین کاری لەسەر بکەین مەسەلەن نمونە لە باکوور لە ساڵی 2013 پرۆسەی ئاشتی دەستی پێکرد لە کاتێکدا ینی پرۆسەیەکە خۆت داوای ئەوەندەت کردیە بەڕێز وەزەلان لە زیندانەوەن لایحەیەکی نردووە ئەمە پرۆسەکەیە چەندت کردووە چەند نەکردو خۆتەوە بە ئێدە تۆزێک ئارام بگرات چەند ساڵێکە تا ئەو پرۆسەی ڕۆژاواش دەبێتە شتێک تۆ ئەمەندە شعاری گەورە وەکو کاک عەلی گوتی شعاری گەورە بەرز بکەوە شتی ستێپ بڕۆ پێش هەنگاو بە هەنگاو بڕۆ پێش جارێت پەلەیەوەتەوە هەموو شعار و ڕسم و بەزم و ڕەزم و ئەم هەموو شتە بەرز دەکەوە یعنی تۆ دەبی واقع بسەلمێنی ئێمە واقع وڵاتێکین دابەش بووینە بەسەر 4 وڵات لە هەر بەشێک ئێمە بەقەت بەشێک ئەو وڵاتی کە تێدا دابەشکردن بەقەدەوێنینە دوو لە دنیادا وڵاتێکمان نییە کە ببێتە سنتەرێک بۆ ئەوەی بەرگریمان لێ بکە ئێستا نمونە ئەمڕۆ سەرۆکی تورکیا لەگە سەرۆکی رووسیا کە دەکەوە بوونەوە بە 5 سعات ئێمە کەسمان لەوێ نییە ینی لە وڵاتێک لە هیچ شوێنێک بەڵام ئێمە لە هەندێک شوێن دەستکەوتمان نەبوو نمونەی عێراق مەسەلا کە هەمان بوو ئێستا ڕئیس جمهوری کوردە کۆمەڵێک وەزیر کوردە کۆمەڵێکەوە بووە ئێمە حاڵەتێکی باش بوو دەمانتانی باش استفادە لە عێراق بەڵام بەعنی بەواقعی ئەمە نانێم هەموو 100% خەتای کورد بوو بەڵام کورد گوێچەری بە عێراق کرد کورد کاتێکدا دێتن وەڵام من جودا دەمەوە ئێکاکە خۆت و هەمووی 10 ساڵ نابی فدرالیەتت وەرگرتۆ لە دەستوری عێراق جارە مادەکانی جێبەجێ بکە جارێ بڕۆ مادەی 140 بینە جارێ بڕۆ کۆمەڵێک شت کە ئەم دەستورە بە پێی پشتیوانی ئەمریکا و برێتانیا و ئومەمی متحیدە و هەروە ڕاپرسی لەسەرکراوە کاتوو بەشێک ڕۆلی سەرەکی دەبە لە جێگیرکردنی کار لەسەر ئەوە بکە اینجا وەرە جارێ هەنگاوێ بۆ شتێکیکەی دایەوە یان بڕۆ سوڕحی لەگە بکە لەگە عێراق سوڕحی بکە ئەو کاتە بڕۆ لەگەڵی دانیشە ئایا لەگە عێراق دەتوانێت تا سەربوونیوە مایەوە نمایەوە جارێ منفەسێکەیە بۆ دێ ینی شتێک دەکەی و شکستێکی گەورەتر بە خۆت دەینی و هەموو عێراقیش لە خۆتەوە دەکەی بەڵێ ئێستاکە ئێمە لە عێراقدا نازانین ئەوەی کە پێی دەگوتێت قیادەی کوردی چییە نەخشە سازی قیادەی کوردی چ دەکا بەتەمای چییە لەگە پرۆسەکان ئەوە عێراق کێشە زۆرە ئەوە لە سووریا کێشەکان جارێک کە بەرەو ئالۆستر دەڕۆنەوە ئەوە تورک ڕۆژ بە ڕۆژ دێتە پێش ئەجندای خۆی ڕۆژێک دوێنێ لەگە ئەمریکا جێبەجێ کردی ئەمڕۆ لەگە رووسیا جێبەجێ کردی ئێران لە ناوچەکەدایە فکە ئێستا کە ئەو ئێران ئەو عێراق بەی خۆی دەزانێ ئەو عێراق نییە سەدەمی سەدام حوسێن بی ئێمە بتوانین لێرە عێراق بتوانێتن کۆمەڵێک ئۆپۆزیسیۆنی ئێرانیش بحوێنێتەوە ئەمە نمایە لەوانەیە ئەمە دوو ڕۆژتکە چێت بە شێوە لە شێوەکان فشارت بێخنە سەر نابی هیچ ئۆپۆزیسیۆنێکی کوردی ئێرانیش لێرە بیتن ئەمانە هەمووی هەیە ئێمە بەڕاستی لە هیچ بەشێک یعنی حوسەڵەمان نیارم بێ ئێمە لە کاتی خۆی دۆڕاندومانە کە دۆڕاندومانە وا قەدەری ئێمەی داوا دابش کردووە دەکرێتن ئێمە لە هەر پارچێکی خۆمان واقعی خۆمان بزانین مەسەلە کوردی سووریا ئێستا کاک عەلی لەوەیە
ئەو واقعی کوردی سووریای باشتر دەزانێت ئەو واقعی جوگرافیای سووری باشتر دەزانێت لەو واقعا مەسەلە بتوانن بە ئارامی زیاتر ئەوە بکەن نە زیندایشتریا بەسەر کوردی ڕۆژهەڵات بە شێوەیەک لە شێوەکان ئەو واقعی خۆی دەزانیتن ئەو بەسەرەوە بکرد نەک کوردی ڕۆژهەڵات بێت دەست لە کاروباری کوردی ڕۆژ باشوورە باشوور لەی ڕۆژاوە ڕۆژاوە لەی باکوور لەی ڕۆژاوە ئەمانە هەموو کێشەن بەڕاستی ئێستا کەش دەکرێت ئێمە لە ڕێگای دۆستەکانمان هێشتانەکە دنیا بێ ئەمەل نەبات کورد دۆستی زۆرە و لە دنیادا هەوڵە دیبلۆماسیەکان بخرێنە گەڕ بۆ ئەوەی بکرێتن ئێمە وەکو کورد بناسرێن ئەمە ئەوەندی لە دژی یەک و ئەوەندە لە پەلاماری یەک دەدەن ڕۆژانە و ئیتیهامی یەکتر دەکەن بە کۆمەڵێک دەستەواژەی سیر و سەمەرە هیچ سوودێکی نییە لە عێراقدا من زیاتر قسە لەسەر باشوور دەکەم باشترین حەلەوەی ئێمە عێراق دەستورێکی هەیە بڕۆین لەگە عێراق تهدیە بکەینەوە بەڵام تیمێکی باش نەگەم تیمە سەقەتانەی کە دەڕۆن کە هیچ واقعی عێراقی نازانین خاستن ئەوەی کە ئێستاکە هاتۆتە بڕیار بەدەست لە هەرێمی کوردستان لە کەلتوری ڕابردووی عێراق نازانن لە ئەدای مفاوەزات شێوەی مفاوەزات زۆر سپاس دەکەم دوای مهتەمیش نینە مهتەم نینە بە مەسەلەی کورد لە عێراق زۆر سپاس بەڕێز شادمان مەلا حەسەن ببوورە کاتی بەرنامەکەی من بەرەو کۆتایی ڕات دوایین کۆمنتێ زۆر بە کورتی تکایە دوای کۆمنتی من ئەوەیە کە ئێمە دەبێت مافەکانی خۆمان بە شێوەیەکی مەدەنی چووکە دەبێت ئەو حەقەتە بزانن ئێمە تەکنەلۆجیا زۆر پێشکەوتووە ماوەی ئەوە نماکە لەم ناوچەیە بچین شەڕی چەکداری بکەین و ئەم ناوچێش وڵات ئەمریکا لە پاشەکشەیە زۆر تەسلیمی رووسیا و ئێران و تووشێت ئەم وڵاتانش دیموکراتی نین یعنی دەبێت بە شێوەیەک لە شێوەکان مقاومەیەکی وا بکەین زیاتر ملەتەکەمان تێنەچیتن سپاس بەڕێز شادمان مەلا حەسەن کادری پێشکەوتوویەکێتی نیشتیمانی کوردستان ناداتێکمە بتوانین بڕکەکاری بکەین زۆر سپاس کاک شادمان سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەشداریکردنتان لە هەولێرەوە بەڕێز علی شەمزین دوایین کۆمنتی ئێوە زۆر بە کورتی وڵی دوایین کۆمنت ئەوە ئێمە بۆ استراتیجیا هەوبەش بۆ کورد پەیدا بکەن دەبێت ئێمە فێر ببن دژمنێ خۆ یعنی سەیریکە دەولەتێ کوردستان دابشکردن هەموو ناکۆکن بەڵام کاتی تێسەر پرسا کورد استراتیجیەک ثابت هەیە لایوە ڕێتکەون نمونەکی دیترێ ئەگەر بە کوردی باشە وەڵا ئەبدروریز بێژم کورد لە تورکیا دەنگدان ئیمام ئۆغلۆ شارەدارێ ئێستەمبۆل لە دژی ئەردۆغان ینی دژمنی ئەردۆغان بوو سەرکەوت لەم ئێریشا ئەردۆغان سەر کوردی ڕۆژ ئاوا ئەوی چوو بیرگیریە زۆر ئەردۆغان کرد ئێمە لوا فێر ببن تا ئێستا ئەفرین چوو و سەرێکانیە چوو تل ئەبیەت چوو خەریکن شتی دیژە دەست بدن تا ئێستامە نەتوانی بوو قامشتۆیان لە ئەفرینیان کۆبانێ 5 دقە دانیشن بۆ ئەوەدا زۆر سپاس بەڕێز علی شەمزین ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی پێشکەوتنخوازی کورد لە سووریا سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەشداریکردنتان بەڕێز علی لەیلا دوایین کۆمنتی ئەو بە کورتی بە کورتی من دەتوانم ئەوە ئەرزکەم ئەگەر بمان هەوێت ببین بە مەوزوع ببین بە پرسی کە زل هێزەکان ئاوری جدیتیمان لێ بدەن لا یان یەکەم پشتمان چۆڵ نەکەن باشترین ڕێگا ئەوەیە کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان دەیبینین هەموو توینە توێژێ گاتوونە سەر شقام ناڕزایەتیی مەدەنیان و سیاسیانیان هەیە بەنسبەت ئەو مەوزوعە و لە لای دیکەش و لایەنە سیاسیەکانیان بە هەمان جۆر کەواتە ئەوە توانین نمونەیەکی لێفێبوون بوو بۆ پارچەکانی دیکەش کە ئەگەر ئاوا کاری هاوبەش و یەکگرتوانە بکەین بێگومان بەجددیتر لێمان دەڕوان و بەهێزتر دەبێت سپاس بەڕێز علی لەیلا غەندامی سەرکرداتی حیزبی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەشداریکردنتان لە ستۆدیۆی پانۆراما بەڕێز علی شەمزین سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش بە هەمان شێوە کە لە ستۆدیۆی پانۆراما ئامادەن بەڕێز شادمان مەلا حەسەن سپاس بۆ ئێوە کە لە ستۆدیۆی هەولێرەوە ڕاستەوخۆ بەشداریتان کرد لە پانۆرامادا سپاس بۆ ئێوەش کە بینەری پانۆراما بوون لێرەدا پانۆراما کۆتایی هات شەوێکی شاد بۆ هەموو لایەک